ئەوەی لە هەولێرە ڕوویدا هەولێر بەڕاستیش وەکو ناوچەیەک وەکو هەرێمێک وەکو لە باشووری کوردستاندا جێ و ڕۆڵی تایبەتی خۆی هەبووە بە تایبەتیش کۆمەڵێک دام و دەستگا مەدەنی سڤیل لەوێ کاریان دەکرد هەر لە چاندەهونەر لە خاچی سووری نێودەوڵەتی ئەو کاتە خاچی سووری کورد و لە هەمان کاتە خەستەخانە و دام و دەستگا ڕۆشنبیریەکان بە تایبەتی جەریدەی وڵات وەکو ڕۆژنامە وەکو لایەنێکی ڕاگەیاندنێکی ئازاد و ڕێکخراوی ژنان کە ئەمانە هەمووی دوور بوون لە دەست بەکارهێنانی چەک و دوور بوون لە توندەتیژی و هەدەفی ئەساسیان وشیارکردنەوەی گەلەکەمان و خستنە ڕووی ئەو کولتورە بوو کە ساڵەهایە داگیرکەران هەوڵیان داوە بۆی جنۆسایدی بکەن لە ناوی بەرن. ڕاستیش ئەو ململانیە لەوێەوە دەستی پێکرد لە بینی تێکۆشانێک بۆ ئازادی و تێکۆشانێکیش لە پێناوی تەسنیم بوون و خیانەتکردن بەڕاستی یعنی بکەوێتە ئەو ڕۆڵەوە. لێرەدا ئەو ململانیە کاتێک کە دروست بوو ڕاستە پارتی دیموکرات ڕۆڵی کاریگەری هەبووە لە کۆمەڵکوژیەکە بەڵام لە پشتی پارتی دیموکراتەوە دەوڵەتی تورکیای فاشیست بوو کە ئەو ئەجندای ئەو بوو کە بەو شێوازە ئەوە بێتەوە. ئەو کاتە ڕۆڵێکی کاریگەریشیان هەبوو حتا توانم بڵێن بەجلی پێشمەرگەشەوە ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە بەجێهێنانی ئەو کۆمەڵکوژیە. چکۆم کۆمەڵکوژکردنی کورد بەدەستی کورد ئەو بابەتێکە لە ئەجندای خەبات و تێکۆشانی ئازادیە و لە تێکۆشانی گەلی کووردا شتێکی نامۆ بوو بەڕاستیش ئەوەی کە کرا لە دەستی تورکیا بوو و بەردەوامبوونی ئەو کۆمەڵکوژیە تا ئێستش کە ڕۆڵێکی کاریگەری خۆی هەیە. ڕاستە ئەمانە هەم لە ناو کۆمەلگا بە تایبەتی دایکان باوکان کە سوکاری ئەو شەهیدانە لە شەهیدانی نەتەوەیین هەر چوارپارچەی کوردستان لەوێ کار و خەباتی دەکرد بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بوو دایک و باوکانی ئەوانە هەتا ئێستش ڕۆڵەکانی خۆیان وەڵامێکی ئەرێنیان دەست نەکەوتووە لە بابەت سۆراغیان لە بابەت تەرمیان یان لە هەر جەیەک هەر بابەتێک کە بەڵگەدار بێت بەدەستیەوە ئەوان ویستیان لە کۆمەڵکوژی هەولێرە کۆتایی بە ئازادی کۆتایی بە تێکۆشان کۆتایی بەوە بهێنرێت و ئیتر ئەو گەلە تەسلیم بە ئەجندای ئەوان ببێت. بەڕاستیش ئەو گەلە گەلێکی کۆڵنەدەرە بە هیچ شێوازێک تەسلیم نەبووە و هەتا ئێستش بە دوای ئەو کۆمەڵکوژیە دام و دەستگا نێودەوڵەتەکانیشی لێ ئاگادارەکرێتەوە و کە دایک و باوکانی ئەوانە بەوەش ڕازی نین تەنیا بە هەندێک بەدەستکەوتی مادی تایبەت بۆ خودی خۆیان ئەویان دەستکەوێت و تر کۆتایی پێبێنن. ئەمە دۆزێکە دۆزی گەلێکە هەر چوارپارچەی کوردستانە دۆزێکی مرۆڤایەتیە دۆزێکە لە پێناوی ئازادی تێکۆشانی گەلێکدایە کە ساڵەهای خەبات و تێکۆشان دەکە و ئەوەشی کە زۆر گرنگە ئەمەوێ ئاماژەی پێ بکەم ئەوەیە ڕاستیش ئەو کۆمەڵکوژیە کە لەو کاتا ڕوویداوە و هەتا کوێستش بکەرانی لە سزا نەدراون یان نەهێنراوەتە ڕوو یان ئاماژیان پێ نەکراوە ئەویش ئەوەیە لەو کاتا نەیانتوانی ئەو کۆمەڵکوژیە نەیانتوانی ئەم ئەنجامێ بگەین هەتا ئێستش بەردەوامن و هەتا ئێستش ناتوانن. ئەگەر ئێمە تەمەشاکەین لە ناو ئەو کۆمەڵکوژیە کۆمەڵی ڕۆژنامەوانی تیا بوو کۆمەڵی چالاکوانی سیاسی تیا بوو هەمان بابەت ئێستا لە بادینان کۆمەڵکوژی لە ئاستی فکری ئازاد و بیری ئازاد و کاری سربەخۆ کە ئینسان دەیکات لە پێناوی گەلەکەیدا ئەوەتانێ لە ناو زیندانە حکومە درێن و بە حکومدانێکی 6 ساڵی و ئاستی یاسا دەخەنە ئاستێکی ئەوەوە کە گوایە ئەمە یاسا ئەوانە ئەوە کاتەوە لە ڕاستیشە ئەجندەی سیاسیە ئەجندەیەکە تورکیا زاڵە بەسەر باشووری کوردستانە و هەموو جمگەکانی گرتۆتە ژێر دەستی خۆیەوە هەر لە بواری سەرۆکایەتی هەرێمەوە حتا ئەگاتە بچووکترین دەستگا حتا بوارە ئابوووریەکەشی باشووری کوردستان کۆتۆتە ژێر دەسەڵاتی تورکیا و تورکیا و بڕیارەدات و تاوەکو ئێستش بگرە ئێستا دادگاکانیش کەوتۆتە ژێر دەستی ئەوان و لە دەستی ئەوانە
بڕیاری ئەو شتێت هۆکاری حساب نەدانی ئەوانش هەتا ئێستش بەردەوامن لە کارەکانی خۆیاندا هەتا ئێستش ئەو ئەنجندایە بەڕێ ئەکرێت لەسەر گەلەکەمان و هەتا ئێستش ئەو سیستەمە کەوتۆتە ژێر کاریگەری داگیرکەری تورکەوە و تا کۆسەشەوە بەردەوامەکات و بەردەوامیشە هەتا ئەو کاتەی لە بینی خێر و شەردایان لە بینی ئازادی و تێکۆشاندا و تەسلیمیەت و داگیرکاری بەڕاستی لە بین تەسلیمیەت و بەرخودانی هەتا ئەو کاتە بەردەوامی خۆی هەیە